ئەوە هەموو کار و چالاکیەکانمە حەج ڕەسمێک لەو ڕەسمەی کە تۆی بینی ئەمە بیرۆکەیەکە کە چەندەها ساڵ من خەباتم بۆ کردو بۆ ئەوەی میلەتەکەم سەربەرز و سەرفراز بێ و ئەگەر ڕۆژێک کەوتینە ناو ناخۆشیەکۆ بتوانین بەم بیرۆکانە هەر چوار پارچەی کوردستان سوودمەند بێلی. ئەمەش خاوەنی 195 شەهادە و ڕێزلێنانم. ئەوە سویدە، ئەوە دیتێکسی نیشتیمانی ئەمریکیە، ئەوە جایکای یابانە، ئەوە بریتانیایە، ئەوە ئیتالیایە، ئەمە هەمووی کەسایەتی و ئەو شوێنانن کە هاتوون لە پرۆفیسۆر و لە دکتۆرا کە کارەکانی منیان دیوە، ئەوانیش ئەم خەڵاتی ڕێزلێنان و شەهادانیان پێبەخشیوم. زۆر خۆشحاڵم کە بە خێراتنی کاک ئازاد جوتیارە نمونەیەکە دەکەم لە کونسوڵخانەی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەولێر. کاک ئازاد نەک تەنها بەخشندە بوو بە هاوبەشیکردنی بەرهەمە نایابەکانی لەگەڵ ئێمە کە زۆر بەتام بوون، بەڵکو بە باسکردنی بیرۆکەکانی دەربارەی کشت و کاڵ و ئەو تەکنیکانەی کە لە بواری کشت و کاڵ داهێناون. کاک ئازاد دەمەوێت پێت بڵێم من هەندێک شايفه هاش تعتبر ايوه جمال هذا الحمار الحلو يا عيني يا عيني ما شاء الله. انت هسه على مدار السنه تقدر تزرع اي شيء تريده ما لك علاقه باي موسم. لا والله كيلو من حاجه كان غلطه كان بلوني لنا بتفتح الشوازي بلوني غلطكم من باريس. هدفها انه يعني العراق كله بشكل عام ما ينقطع عن الفاتحه. اي نعم. هدفها انه سەرەو بێژەدان بەدڵە بڕواتان بێ هیوایەت ماوەی من وەکو جوتیارێکی شاری هەڵەبجە حەزەکەم کۆمەڵێک ئەو ئیشانەی کە کردومە ئاشنایکەم بە جەنابتان. یەکێک لەو ئیشانەی کە من باسی لەسەرەکەم هیوایەت و خولیان ئەوەیە بەروبوومێکی بێزەر ببەخشمەوە. ئەویش لەسەر بەروبوومی خۆماڵی ئەگەر سیرێکی ئەم هەنارە. Mr. Azar for letting us visit his research center and learn about the two different varieties of pomegranate grown here. ئەڵێ زۆر سپاسی کاک ئازاد دەکەین کە لێرە پێشوازی لێکردین و ڕێگەی داین سەردانی سەنتەری توێژینەوەکەی بکەین لێرە لە کێڵگەکەی خۆی و سەیری دوو جۆری هەنار بکەین کە هەیەی و تێستی لەسەر کردوون. So he's doing a lot of very interesting genetic engineering of different fruit plants. ئەڵێ ئەوەی ئێمە بینیمان کە ئێمە پێڵین زانستیانە پێڵین چەندین تێستی کردووە لەسەر ئەندازەی جینی چەندین جۆری درەخت و میوە. So my hope is that the fruits of his labor will be more than just research oriented, but also try to develop some of his findings in the States. And I'm currently working in Slovenia with the Preemptive Love Coalition.
And we came here because we are creating a farm alongside some wonderful women who are currently seeking refuge at our Arbat camp. And they are desiring to create a food forest. And so we came here to learn from the expert on how to do that in this climate. حالا که لیا خاطی امریکا مثل استعماری شکم دکتر خلاوی هاوی من خوشی ویسیتش وقت ساماجی سردانه کم من استال کپی آب بنابران لگل شماره لها شنا خوشی ویستکان خلاصی بتویس کردنی چلگه با مبسیطه ورگتنی زانیاری ورگتنی ازمون لم کاغذات و سردانی رما کردو. Okay, when you came here the first time, when you see the garden of Kagazat, what you saw? What was your imagine? What is your experience now? I think Kakazad's land is like stepping into the Wizard of Oz. You do not think you are in a real place, and you have to tap your head and tap your face to say, what is around me? Is this really happening? The plants are so beautiful, and he liked the way that he shares his wisdom openly. He was unable and died for 2 years. After that, he did some researches, he did some surgery. Last year, he took 1,000 apples from the street. After 2 years dying on the street. These two apple trees doesn't have an issue, right? No, that's good. This is have a cancer. He in purpose he did to get it. He put a lot of water, he watered a lot until it became black, until his idea worked on it. So in purpose he let the trees get the cancer and he can solve it. How he can solve it. His research. He cut the cancer. Where is it? بەناوی خوای گەورە و میهرەبان ئەوە حەزم کرد بە ئێوەی بەڕێزی ئاشناکە بە مەژێکێکە لەو زەردە چەوانەی کە لە ناو ڕمڵە هەروەردەم کردووە ئەوە ڕمڵەکەیە بەڵام با بزانین داهاتەکەی کۆنە زین باشە یان نا خۆتان بیبینن زین ئەوە هەمووی ڕمڵە ئەوەش ماشاڵڵا بەروومەکەیەکی کە دوو دانە ساڵ من لە وڵاتان وەرزیە بە 2 ساڵە هەڵم نەکێشاوە بۆ ئەوەی بەروومێکی جوانی هەبێت. زۆر پێ خۆشحاڵین کە هاتوین سێری ئەم جینگە جوانە بکەین کە دروست کردووە. zijn onder de indruk van de enorme onderzoeksdrift hier. زۆر شانازی ئەکەین بە جەنابتەوە کە بەو جۆرە ئەم شتانە داناوە کە دروست کردووە بۆ بێجگەوەش ئەو زانیاری کە هەتە بەدەستت. We hebben hier een mooie onderneming gevonden waar de grenzen worden verlegd. شتێکی جوانشمان دۆزیێتەوە کە بتوانین پێکەوە بیکەین کە بتوانین لەگەڵ هۆڵەندا بۆ نمونە لەگەڵ وڵاتەکانی تری ئەوروپاش پێکەوە شتێک بچازین. En waar rekening wordt gehouden met de lokale omstandigheden. کە سێریش بکەین یعنی شت بکەین بۆ کورد بەعام نەک بەس بۆ وڵاتەکانی تر. En waar rekening wordt gehouden met eenvoudige middelen. شتێکیش ئاسان بێت نەک خۆش بێت. En enorme goede resultaten worden geboekt. کە بتوانین شتێکی. Bonjour, je m'appelle Olivier de Gottigny, je suis consul général de France à Erbil. ڕۆژ باش من ئۆلیڤیە دێ کوتینی قۆنسولی گشتی فەرەنسا لە هەرێمی کوردستان. Je suis ravi aujourd'hui d'avoir fait la connaissance de Kakazad. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە لە نزیکەوە چاوم بە کاک ئازاد کەوت. Et je remercie Nour Shakhan de me l'avoir présenté. و زۆر سپاسی نوخشەخان دەکەم کە کاک ئازادی بە من ناساند. Kakazad est un homme extraordinaire. کاک ئازاد کەسێکی زۆر تایبەتمەندە. Dans sa ferme de Charlazor, il conduit des expériences. لە ناو باخەکەی لە شارە زۆر تێستی زۆر گەورە دەکا. Il multiplie les fruits. ئەزمموی زۆر جیاواز پێشکەش دەکا بەرهەمی زۆر جیاواز بەرهەم دەهێنێت. Il multiplie les arbres. ژمارەی درەختەکان زۆر زیاد دەکات.
Il produit des fruits étonnants avec des goûts que je n'ai jamais vus ailleurs. میوەی زۆر سەرنجڕاکێش بەرهەم دەهێنێت بە تامێکی زۆر جیاواز کە تامەکەی لە هیچ شوێنێکی تر نەمبینیوە. Et ça lui a valu d'être reconnu dans le monde entier par des récompenses agricoles. ئەوەش وای کردووە کە لە هەموو جیهان دەنگ بداتەوە و بناسرێتەوە. Et j'espère qu'on aura bientôt l'occasion de découvrir ses talents en France, Inch'Allah. و هیوادارم و ئینشاءالله لە داهاتوویەکی نزیکدا بتوانین بەهرەمەندیەکانی کاک ئازاد بیبین بۆ فەرەنسا. Et vraiment, Pilos B. پیرۆزە کاک ئازاد. دێرەوە دەستخۆشیەکەم لە نوخشەخان جەنابی کۆنسوڵ کە ئەمڕۆ منیان بەسەر کردو و منیش هەمیشە خزمەتی وڵات و نیشتیمانەکەی خۆمەکەم و دەرگاشمان کراوەیە بۆ هەج میوانێک سەردانمانەکە دووبارە سێبارە بەخێراتنێکی گەرمانەکە. Là, par exemple, c'est déjà bien. Des fleurs. Et l'autre, alors que ça, c'est déjà grand, c'est du côté des Kawata Barouboum. Je dis, mais je vais pas vous amener une fourchette. Et vous voyez sur la peau, il n'y a pas de... Les marques, ouais.